من مەترسیم ئەمایە وەکو کوردێک کە لە باشووری کوردستان ئەترسم ئەگەر ئەوەی ئێستا تورکیا لە ڕۆژئاوای کوردستان ئەنجام ئەدات بۆی بچێتە سەرەوە و تەزبیت ببێ من پێم وایە قۆناغی دووەم هەندێک شوێنی تریشن کە ئێستا بەشێکی زۆر لە خاکی باشووری کوردستانیش داگیر کراوە بەڵام بە ئارامتر بە شێوەیەکی ئارامتر لەو هەڵا و هوریایی کە ئێستا لە ڕۆژئاوا هەیە هەر لە چیای شەکی و لەسەر سنوور لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان یا بە واتایەکی تر لەسەر سنوور لەگەڵ ئێران تاکو ئەگاتە منطقەی باتۆف لە دەڤەری زاخۆ و دهۆک هەموو ئەم شوێنانەش ئێستا داگیر کراوە لە لای تورکیا بەڵام سەر و سەدایەکی ئەعلامی وەکو ئەوەی کە ئێستا هەیە نەیبوو هاتنی ئەرتشی تورکیا بۆ ئەم شوێنانە و من پێم وایە قۆناغی دووەم بەشێکی تری باشووری کوردستانیش ئەبێت ئەگەر بۆ تورکیا بڕەخسێ